دوای چەند ڕۆژێک لە هۆشداریدانی ژەنڕاڵێکی ئەمریکایی لەبارەی هەرەسێنانی بەنداوی مووسڵ، کۆمپانیایەکی ئیتالیا و بەنداوە نۆژەن دەکاتەوە. سەعەد حەدیسی وتەبێژی ڕسمی حکوومەتی عێراق ڕایگەیاند ئەنجومەنی وەزیرانی عێراق ڕەزامەندی نیشاندا لەسەر مۆرکردنی گرێبەستێک لەگەڵ گروپی تریڤی ئیتالیا بە بەهای 230 میلیۆن دۆلار بۆ نۆژەنکردنەوەی بەنداوی مووسڵ. ئێمزاکردنی ئەم گرێبەستە دوای چەند ڕۆژێک دێت لە لێدوانێکی ژەنڕاڵ شۆن مەکفارلاند لەبارەی ئەگەری هەرەسێنانی بەنداوی مووسڵ و دروستبوونی لافاوێکی گەورە ژێر ئاوکەوتنی شاری مووسڵ و ناوچەکانی دەوروبەری کە زیاتر لە 1 ملیۆن کەس لەخۆ دەگرێت. بەهۆی دروستکردنی بەنداوەکە لەسەر بناغێکی لیتەیی ئەندازیارانی سوپای ئەمریکا لە راپۆرتێکدا لە ساڵی 2007 بەنداوی مووسڵیان بە مەترسیدارترین بەنداو لە جیهاندا ناوبردووە. لە ساڵی 1983دا بەنداوی مووسڵ بە دووری 50 کیلۆمەتر لە باکووری ناوەندی شاری مووسڵ لەسەر ڕێڕەوی ڕووباری دیجلە دروستکراوە و درێژەکەی 3200 مەترە و بەرزیەکەی 131 مەترە و گەورەترین بەنداوە لە عێراقدا و چوارەم گەورەترین بەنداوە لە ناوچەی خۆرەڵاتی ناوەڕاستدا. لە دوای کۆنتڕۆڵکردنی بەنداوی مووسڵ لەلایەن تیرۆریستانی داعش لە ساڵی 2014دا کە پاشان لەلایەن هێزی پێشمەرگەی کوردستانەوە ئازادکرا، پرۆسەکانی نۆژەنکردنەوەی بەنداوەکە ڕاگیران و مەترسیەکانی هەرەسێنانی ئەو بەنداوە زیادی کردووە. پێشتر بەڕێوەبەری گشتی بەنداوی مووسڵ ڕایگەیاندبوو توانە ناوخۆیی و ئامێرەکانی حکوومەت توانای ئەوەیان نییە بەنداوی مووسڵ نۆژەن بکەنەوە، بۆیە حکوومەت بڕیاریدا نۆژەنکردنەوەی بەنداوەکە بسپێرێت بە کۆمپانیایەکی ئیتاڵی.